هەڵبەت دێمە وەکو بەڕێوەلاتی بەرگی شارستانی سۆران کاتژمێر 8:45 خولێک ئاگادارکەینەوە بە بوونی ڕووداوێکی داڕمان دیارە لەناو چەخی بازارە وەگە بینن ئەم بەشەی ئەو دوکانانە کە چوار دوکان زیانگەلێکی زۆری بۆ دروست بووە لە ئەسبابی داڕمانی دیواری پاڵپشت لە خوارەوە ڕۆیشتنی بەشێک لە ئەم زەویەکە لەسەری با بڵێم ڕاگیری کردووە. ئەمە هۆکاری هەیە دیارە لە پشتەوە زەویەکی تایبەت لەوێەوە هەیە بوونی هەیە وەک بڵێن کاری بۆ کراوە بە خاوێنکردنەوە قوڵکردنی لە ئەسبابی دابارینی بارانێکی ئێجگار زۆر شەوی ڕابردوو و جگەلەوەی کە بریسوێکی ئێجگار زۆرمان هەبوو لە ئەسبابی دەنگ و ئەسبابی ئەم بەرکەوتەی لێزمەی بارانە لە بەشێک لەم دوکانانە ڕۆشتن کردووە واتە بەشێکی ڕۆشتنی کردووە دیواری پاڵپشتی هیچ نییە و ئەمە هۆکارگەلێکەیە وەگە بینن زیانی مادی زۆر باڵەخانەکە کەوتووە ئێمە وەکو بەرگری شارەسانی بە دڵنیاییدان بە شوێنەکان لادانی ریسک و مەترسیەکان ئەوە ئەرکی ئێمەیە و تەنانەت لە کۆمەکردنی ئەم هاوڵاتیانە کە ئیشی بازاڕەکەن خاوەنی شوێنەکە وەکو کاڵاکانیان بەلادان و دەرهێنانیان چون مەترسی لەو شوێنەیە هەیە لە بەشی دواوەی دوکانەکان کە شوێنەکە کراوەتەوە و دیوارەکە تاو مەترسی لە ساسەی هەیە و ناکرێ هاوڵاتی خۆی لە ناوێ بێ ئێمە بە دیاریانەوە ئێمە وەکو بەرگری شارەسانی وا لە بەتاڵکردنی شوێنەکانین و لێرەش ئەبێ بەڕاستی کۆردنگ بکرێ بۆی کە خەڵکیش لە هاتوشونە مەترسی لەسەر نەبێ ئەمە چەخی بازارە کە ئەیبینن و دەکرێت هەرچی زووە با بڵێم ئەمە باڵەخانەیە چی بە شێوەیەکی ئیشکردن لەسەری لادان و دروستکردنەوەی چی بەوەی کە دروستکردنی بە دیواری پاڵپشت و با بڵێم ئەو بەشەی کە زیانی بۆ دروست بە چا بکرێتەوە.